سڵاتان لێبێ ئەم کاتتان باش بەڕێزان لە ئەڵقەی شتری بەرنامەی ئەڤڕۆ لە کەناڵی ئاسمانی ڕێگا و ڕادیۆی ئاسمانی ئازادی ڕاستەوخۆ لەگەڵتانین. بەردەوامی قەیرانی دارایی و بەرزبوونەوەی نرخی دۆلار و هەوڵەکانی لایەنە پەیوەنددارەکان بۆ چارەسەرکردنی قەیرانی دارایی دەبێتە تەوەری سەرەکی بەرنامە کە لە ئێستاە تادێ قەیرانە دارایی و ئابوووریەکان یاریمی کوردستان کاریگەری قوڵتر لە سەرژانی کۆمەڵایەتی و ئابووری هەرێمی کوردستان جێدرێ لەپاڵ ئەوە هەوڵی جۆرا و زۆرەیە. هاوکات بەرزبوونەوەی نرخی دۆلاریش یەکیشترە لەو لێکەوتانەی کە کاریگەری لەسەر بازاری دراو لە ناوچەکە قسۆتەوە. لە تەوەری یەکەم گفتوگۆی ئەم بابەتە دەکەین. لە تەوەری دووەمی بەرنامەی ئەڤڕۆ گفتوگۆ لەبارەی کاریگەری قەیرانی دارایی لەسەر کەمبوونەوەی خزمەتگوزاری تەندروستی خزمەتگوزاری لە کەرتی گشتی لە تەندروستی و هەروەها ڕەوشی کوالێتیدا و دەرمان لەگەڵ ڕاوێژکاری وەزیری تەندروستی حکوومەتی یاریمی کوردستانەکەین. لە تەوەری یەکەم تاراشوان ماستەر لەباری گەشەپێدانی ئابووری کە ماستەرەکەی لە ئەمریکا هێناوەتەوە گفتوگۆی بەردەوامی قەیرانی دارایی و بەرزبوونەوەی دۆلاری نرخی دۆلار و کاریگەری لەسەر بازاڕەکەین. تاراخان ئەم کاتت باش و گەرەک بخێت. لە میانی ئەم قەیرانی هەرێمی کوردستان ئێستا پیاتێپەڕە بێ لە ماوەیەکی کەمدا نرخی دۆلار بەرز بۆتەوە. تێگەیشتنی ئێوە لەبارەی هۆکاری بەرزبوونەوەی نرخی دۆلار. بەرزبوونەوەی نرخی دۆلار لە هەرێمی کوردستان لە عێراقش پەیوەندی هەیە بە ئەم قەیرانە ئابووری کە لە عێراق هەیە بە گشتی و هەروە لە هەرێمی کوردستان هەیە قەیران ئابووری هەروە قەیرانی دارایی. هەر قەیرانێک بێت تۆ ئێستا لە عێراقایە هیچ داهات شتێکت بۆ نایە لە دەرەوە. جموجۆڵی هەموو جموجۆڵێکی دارایی و یان ئابووری لە ناو عێراق و ناو هەرێمی کوردستانەیە کەم بۆتەوە. تەنانەت ئەڵێ بانکی مرکزی لە بەغا پێشتر ڕۆژانە 200 میلیۆن دلاری سەرف کردو لە بازاڕ ئێستا ڕۆژانە 75 میلیۆن دلار سەرفەکە. ئەمانە هەمووی تەئسیرێ بێت لەسەر نرخی بەرزبوونەوەی نرخی دۆلار. و هەروەها وەکوتمان پێشتر هۆکارە سەرەکیەکەی قەیرانە ئابوووریەکەیە. لە کاتی بەرزبوونەوەی نرخی دۆلار و یعنی بەردەوامی قەیرانی دارایی ئەمە ڕەوشی بازار بەرەو چێ دەبات چ کاریگەرێک لەسەر ڕەوشی بازار و جوولەی دراوەکاتن بۆ خەڵکە نۆرمەڵ بۆ خەڵکە نۆرمەڵەکان کە لە هەرێمی کوردستانە ئەو خەڵکانی کە موچیان بە درەوی عێراقیە و کە دۆلار زۆر بەکارنیان طبعاً تەئسیرێکی زۆر نەکەت فێ بێ لە سەریان. ئەگەر هەرێمی کوردستان هەوڵ بدا بتوانێت شتێک بکات باڵانسێ دروستکە بەرامبەر بەوەی ئەگین تەئسیرەکەی زۆر نەکەت فێ بەسەر خەڵک. باز لە هاتنی 500 میلیۆن دلار دەکرێت لە تورکیاوە و دابەشکردنی ئەگەری دابشکردنی موچە بە دۆلار. ئەمە هیچ ئالوگۆڕێک دەکا ئەمە دەبێتەوەی کەمبوونەوەی نرخی دۆلار لەوانەیە تەئسیری هەبێت تا مانگێ دوو مانگ ئەو پارەیەکێتە ناو هەرێمی کوردستانە و لە تورکیا داتا هەیە ئەڵێن زۆر تەئسیرە وای نییە داتا هەیە ئەڵێ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە مانگێکە 800 میلیۆن دلارە ئەو بڕەپارەی کە لە تورکیاوە دێ 500 میلیۆن دلارە. تەئسیرە وای نابێ ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان هەندێک بۆ چوون هەیە ئەڵێن لەوانەیە ئەگەر موچە بە دۆلار بدرێ نرخی دۆلار دابەزێتە خوارەوە بەس ئەوش تەئسیرەکەی بۆ ماوەیەکی زۆر کەمە کە سیستمەکە ڕاهات کە بازار ڕاهاتە سەر ئەو سیستمە تر تەئسیری نامێنێ. ئەگەر هەندێک بۆ چوون هەیە ئەڵێن ئەگەر دۆلار ئەگەر موچەی فەرمانبەران بە دۆلار بدرێتێ لە بازار دۆلار ئەبێت ئەو کاتەوە ئەکات نرخی دۆلار هەندێک دابەزێ بەرامبەر بە پارەی عێراقی بەس ئەو کاتە هەر لەو کاتەی شایە فەرمانبەران زەرمەند دەبن لەبەرەوەی کە فەرمانبەر چێ پارە ئەگۆڕێتەوە کە 100 دلار ئەگۆڕێتەوە لەوانەیە لە هەر 100 دلار 15000 دلار دینار زێرەکەی ئەوە زۆر تەئسیرێ بێتە سەر فەرمانبەرانی هەرێمی کوردستان. پەیوەندیەکەی دوولایانەیە لەوانەیە هەندێک جموجۆڵ پەیاکە لە ناو بازار هەندێک دۆلار بەڵاو بێتەوە نرخی دۆلار دابەزێت بەرامبەر بە پارەی عێراقی بەس ئەوانەی کە موچە بە دۆلار وەرەگرن هەرو کاتش ئەوانە زەرەرەکەن. هەرێمی کوردستان دەتوانێت ئەمە ینی موچە بە دۆلار دابش بکە لە کاتێکە هەرێمی کوردستان ئیلزامە بە بانکی ناوەندی عێراقی یعنی پرسیارەکە هەرێمی کوردستان بتوانێت موچە بە دۆلار تینکات یعنی دەتوانێت موچە بە دۆلار دابش بکە لە کاتێکە مامەڵەی فەرمی هەرێمی کوردستان بە پارەی عێراقیە ناتوانانی تۆ ئەبێت سێرەوە بکەیت تۆ لە بازاڕایە
جموجۆڵی خەڵک لە بازارە خەڵکی ئەوانەی کە ڕۆنە بازار پارە سەرفەکەن چی بەکارێنن دۆلار بەکارێنیان پارەی عێراقی بەکارێنن زۆر پارەی عێراقی ئێوە زۆر تەسیری نابێت بەس زیاترش ئەمەی کە نرخی دۆلار بەرزەوە بۆ بەرامبەر بە پارەی عێراقی زیاترش هین قەیرانەکەیە پەیوەندی هەیە بە زۆر باش بابێنە سەر قەیرانەکە ئێستا هەرێمی کوردستان ماوەی زیاتر لە ساڵێکە لە قەیرانێکی ئابووری دارایی قوڵدادەژی پێتان وایە ڕێگا چارەسەری ئەم قەیرانی ئێستا هەرێمی کوردستان چیەکە تا دێت درێژە دەچێشێ چارەسەری بەپەلە و ینی ڕێگاکەی ئەو ڕێگایی کە بتوانێت هەرێمی کوردستان چارەسەری ئەم قەیرانە بکە ئێستا خۆی لە عێراقم قەیران هەیە قەیرانی ئابووریت هەیە و قەیرانی دارایت هەیە لەن هەموو بانقەکانی عێراقای پارە نەماوە لە هەرێمی کوردستانە قەیرانەکە زۆر گەورەترە لەبەرەوەی تۆ لە دوولاوە هەم پارچەیەکی لە عێراق و هەروەها هەم عێراق زۆر کێشەی سیاسیت هەیە لە عێراق بوجەت بۆ نەهاتوە تقریبان ساڵێکە زیاتر لە عێراقەوە و قەیرانی داراییە زۆر گەورەت هەیە فەوەی لەسەر هەرێمی کوردستانە ئیسە واقعی عێراق موچە وەرەگرن بە هەرێمی کوردستان وەری ناگرێ چارەسەر بەپەلەکە ئەوەیە کە تۆ بگەیتە ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی مەرکەزی لە بەغا کە بتوانی بوجەت بۆ بێ لە بەغاوە بتوانی موچەی فەرمانبەرەکانت دابین بکەی ئەو چارەسەرترین ئەوە بەپەلەترین چارەسەرە بۆ ئەم وەزعی باز لەوە دەکرێەوەی ئێستا هەرێمی کوردستان بە ناچاری پەنا بۆ تورکیادەوە پەنا بۆ وڵاتانی دەوروبەر دەبرێ باز لە قەرز دەکرێت پێتان وایە ئەم ڕێگایانە ڕێگای گونجاو و چارەسەری با بڵێن گونجاوە هەر کاتێک هەر کاتێک تۆ کە قەرزەکەی لەوانەیە بۆ فترەیەکی زۆر کەم هەندێک تەسیری ئیجابێ بێ بەس دوایی قەیرانەکە گەورەتر دەکات ئەوانە چارەسەر نین تەنانەت لەبەر وەزعی هەرێمی کوردستان کە تا ئێستەیەک لاینە بۆ تۆ کە هەرێمی کوردستان بتوانێنەوە خۆی بفرۆشێت زۆری دەوڵەتانەی دەوروبەرشی وەکو تورکیا وەکو دەوڵەتەکان تر مزایدە بەو چتەشەوەکەن لەوانەیە حتا ئەو بەو نرخەی کە ئەوان نەوتەکە ئەسەنن نرخێکی گونجاو نەبێت لەوانەیە زۆر بە سعرێکی هەرزانتر لە بازار استغلالی دەکەن فلەبەرەوە تەنانەت حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت زۆر قانجاز بدی وەربگرێت لەوەی کە نەوتی خۆی بفرۆشێت و داهاتی نەوتەکەی خۆی بەتەواوەتی بۆ خۆی نابێ لەبەرەوەی ئێمە تا ئێستاکە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان حتا سیستمی کە بێتە سەر یەکلایی نەبوو تۆ کە تۆ سیستمی فیدراڵیت هەیە یان سیستمی کۆنفدراڵیت هەیە لە دەستورایە ئەڵێت تۆ عێراقێکی فیدراڵە کە بڵێ سیستمی فیدراڵیت هەیە تۆ پەیوەست هێشتا هەموو پەیوەندێکت هەیە لەگەڵ حکوومەتی مەرکەزی بۆی دام و دەستگاکانت بڕێتەڕێەوە لە زۆر دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان سیستمی کۆنفدراڵی بەکاردێنن زۆر پشت بە بەغا نابەستن بۆ زۆر وەکو خوێندن وەکو تەندروستی وەکەوانە بەسکەیەتە سەر ئابووری و دارایی هەرێمی کوردستان بەداخەوە هەرێمی کوردستان ناتوانێت خۆی بڕێتەڕێەوە ئەگەر تۆ پشت بە بەغانە بەستی و ئەم قەیرانەی کە ئیسەش هەیە لە هەرێمی کوردستان نمونەی ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان کە هەر بەغا بوجەی هەرێمی کوردستانی بڕی هەرێمی کوردستان هیچ شتێکی پێ نەکرا ئەو قەیرانەی ئەم پێنەکراوی هەرێمی کوردستان کە هیچ شتێکی پێ نەکرا ئەمە پرسیاری گەورە لەسەر ئاستی گەشە سەندنی ئابووری نێوخۆی سیستەمی ئابووری نێوخۆی هەرێمی کوردستان دروست ناکاتن بەڵێ چۆن ئێستا لە هەر کەسێک بپرسیت حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە لە نەوەتویەکەوە ئەم حکوومەتی دام و دەستگای خۆی هەیە تۆ ناوایە لە 100% پشتت بە بەخا بەبەستیایە بۆەوەی وایە هەندێک گەشەی بدایە بە ئابووری هەرێمی کوردستان من ناڵم ئیشان نەکردو بەسە وایە بەدیل ترت هەوە تۆ بەردەوام کێشیان هەیە لەگەڵ بەغا ئەوە تۆقۆیان بکرێت بەغا و هەرێمی کوردستان زیاتر پشت بە فرۆشتنی نەوت دەرێنانی نەوت و 2000 فرۆشتنی بودجێ هەرێمی کوردستان و عێراقی 96 لەسەر داهاتی نەوتە ئەمە لە ڕووی ئابووریەوە ئەمە حاڵەتێکی نۆرماڵە نەخێر تەنانەت حتا جۆ بایدن جێگەری سەرۆکی ئەمریکا پێش ماوەیە وتی نرخی نەوت عالەمیان بەرەودا بەزین دەڕوات عێراقێک دەوڵەتێک و عێراق کە لە 1995 پشتی بەس بە داهاتی نەوت بەستیوە لە قەیرانێ زۆر گەورە دەبێت و ئەوشتەی بینین ئێستا ئەم قەیرانەی کە نەکرد لە هەرێمی کوردستان و قەیرانەی کە لە عێراقش هەیە و کە بوجیان پەسەند کردووە لە عێراق بەس پایان بەستیوە بە نرخی نەوت و نرخی نەوتش بەرەودا بەزین دەڕواوە قەیران دروست دەکات لە ئێستا لەو ماوەی ئەم ساڵە کە هەرێمی کوردستان تووشی قەیران بووە هەنگاوی جۆرا و جۆر نراوە پێتان وایە تا چەند یعنی هەنگاوی دروست نراوە بۆ چارەسەرکردنی
قەیرانەکان لە ئاستینێ خۆی لە هەرێمی کوردستان ئەوەی کەیساکە ئەیبین بەڕاستی زۆر تەرکیزەکرێتە سەر ئەم تەرکیزەکرێتە سەرێکە بگەنە نەتیجەیەک لەگەڵ بەغا زۆر چاوەڕێ ئەویانە و زۆر شتەکان وەکو خەڵکەمووی لی تێگا حکوومەتی بەغا بەردەوام ئەو شتەی هەبووە بەرامبەر بە هەرێمی کوردستان کە تەنانەت لە هەموو تاکێکی عارب بپرسی بڵێ کوردستان سەربەخۆ بەیە ناڵێن کوردستان پارچەیەکە لە عێراق و ئەبێ پارچەیەک بێت لە عێراق بەس بەداخەوە يعني ئێمە ئەڵێن يعني هەرێمی کوردستان يعني ئەوە هەنگاوی باشتری بنایە و ئەوە زووتر هەوڵی بدایە عیلاقاتەکانی لەگەڵ بەغا باشتر بکردایە وە تەرکیزی بکردایەتە سەرەکۆی تەرکیزەکاتە سەر عیلاقاتی لەگەڵ دەوڵەتەکان تر بەس بەغاش بەرامبەر بەوە هەنگاوی بەرامبەر بە هەرێمی کوردستان زۆر خراپ بووە ئەوەشمان پێدەگەێنێتەوە کە خەڵکی زۆر دڵی خۆش نەبێ بەوەی کە هینەکان گۆڕان کە دوای سەدام ئەم حکوومەتە جیاوازانەی کە یەک لە دوای یەک دێن هیچ تەسیرێکی نییە لەبەرەوەی زۆریان بۆ چوونیان هەر یەکە بەرامبەر بە کورد ئەوەیە کە تەنانەت حەز دەکەن کورد قەیرانی ئابووری هەبێ بۆی ئەترسن ئەگەر کورد ئابووری سەربەخۆی هەبێ هەموو کەسێک دەزانێت ئەگەر تۆ ئابووری سەربەخۆت هەبێت ئەتوانی دەوڵەتی سەربەخۆی خۆت ڕاگەیەنی هەموویان زڵدی ئەوەن ئەگەر هەر سیاسێکی عارە بپرسی لە بەقا ئەڵێن کورد پارچەیەکە لە عێراق و هەرێمی کوردستان پارچەیەکە لە عێراق ئەگەر ئەو بۆ چوونیان هەیە دەبوایە هیچ مزایدەیەکیان نەکردایە لەسەر بەشەبوجەی هەرێمی کوردستان دەبوایە بەشەبوجەی هەرێمی کوردستانیان بناردایە ئەنجا کێشەکانیان لەگەڵ هەرێمی کوردستان نایەت لە بەغاوە یعنی باز لە قەرزی ئەمە ینی پێتان وایە چارەسەری هەنووکەیی ینی هەنووکەیی خەڵک ئێستا ئێمە بینیمان کە لە گەشتەکانی هەوڵەکانی ڕێگا کە خەڵک چۆن ناڕازیە خەڵک چۆن هەوارەکە یعنی موچەی نییە یعنی کرێخانووی نییە پێداویستیە سەرەتایەکانی ڕۆژانەی نییە کە ئێمە بەشێکی زۆر لە موچە خۆرمانەی لە هەرێمی کوردستانە بەڵێ بەس یەک شتر هەبوو ویستم دەربارەی پرسیارەکەی ترت ئەوەی کە بۆ چوونی حکوومەتی بەغا بەرامبەر بە هەرێمی کوردستان ئەوەیە کە ئالاساس هەرێمی کوردستان پەیوەست نییە بە ڕێکەوتنامەی نەوت لەگەڵ بەغا و ئەو شتانێکی کە بەحسی دەکەن شتەکان زۆر تەکنیکەڵە کە ژمارەی 500 ملیۆن بەرمیل بنێرە ڕۆژانە و کوردستان ناتوانێت ئێستا لە حاڵی حاضر ئەو شتە بنێرێ ئەو شتە هیچ ئەو وا ناکات کە تۆ بودجەی هەرێمی کوردستان ببڕی لەبەرەوەی تۆ خەڵکێکی عادی کە لە ماڵەوە نۆرمەڵ کە لە ماڵەوە دانیشێدانی ئاسی خوێندنیشی بەرز نەبێ کێشە داراییەکان پەیوەندی بە چارەسەرکردنی کێشە سیاسیەکانەوە بەڵێ بزەبت بەس خەڵکێکی دواتی گەیشتنی تو کاتی بەرنامەکەم تەوا بوو دواتی گەیشترت لەبارەی مەسەلەی گەشە پێدانی ئابووری هەرێمی کوردستان و لە میانەی ئەم قەیرانە کۆمەڵێک خاڵی لاواز لە هەرێمی کوردستانە دەرکەوت تێگەیشتنی جەنابەت لەمارەوەی کە ئێمە چۆن بتوانین ئابووریەکمانە بێت کە تێدا تەنمیە و گەشە پێدان بناماکەی بوو تەنیا پشت بە یەک سەرچاوی دادنا ئەبێ زۆر گرنگی بدەیت بە هەموو بوارەکانی تری ئابووری ئەتوانیت چەند 100 ئابووری نازبێنی ئەوانەی کە شارەزانانی کە شەهاد پسپۆڕنەوانی کە شادەی بەرزانێ تەنات هەندێک جار خەندێک خەڵک هەیە شەهادەیە بڕوانامێ بەرزشی نییە سێرەکەی زۆر ینی بۆ چوونی زۆر باشی هەیە ئەبێ هەوڵ بدەی ئابووریەکی ژێرخانی ئابووری دروستکەی بۆ هەرێمی کوردستان گرنگی بدەی بە کشت و کاڵ بە هەموو ئەو لایەنانەی کە داهاتت بۆ دەهێنێ بۆ هەرێمی کوردستان تەنانەت حتا ئەم بیانیانەی کە یەن لە هەرێمی ئەبێ بۆ چوون بکەی بۆ ئەوانەی شکەمانە یەن کە لە هەرێمی کوردستان بزنسێکەکەنەوەیان یان مەش پرۆژێکتێک دەکەنەوە لە وڵاتانی دەرەوە یەکێ لە هەر سیستمێکی ئابووری یەکێ لە هەرە چتە سەرەکیەکان ئەوەیە کە من هاتم لە کوردستان بزنسێکم کردەوە هیچ فایدەیەکی نییە گەر من هەموو پارەکەی ئیمسانەوە بنێرمەوە بۆ وڵاتەکەی خۆم لە لمت هەیە ئێستا لە ئەمریکا کە تۆ پێ سەفەرکەی لە دەرەوەی ئەمریکا ناتوانین لە 10,000 زیاتر دۆلار زیاتر پێ بێت تەنانەت ئەم بزنسانێکی کە دێن ئەم بیانیانی کە بزنسەکەنەوە لە ئینڤستمنت و ئەم شتانە ئەکەن لە هەرێمی کوردستان ئەبێ قوانینێ زۆر چاک هەبێت کە بتوانی کۆنتترۆڵێکی کە بتوانی وای لێ بکەی کە داهاتەکەی قانجازی هەبێ بۆ ئابووری هەرێمی کوردستان بەڕێستارە شوان ماستەر لەباری گەشە پێدانی ئابووری گەلک سوپاس بە بەشداریکردن لە بەشێکەکەی بەرنامەی ئەڤڕۆ سوپاس بەوە زانیاریەکانت بەڕێزان بەردەوامی لە بەرنامەی ئەڤڕۆ لە بەشی دوام گفتوگۆ لەبارەی کاریگەری قەیرانی دارایی لەسەر کەمبوونەوەی خزمەتگوزاری تەندروستی لە کەرتی گشتی دەکەین راپۆرتێک دەبین و دواتر لەگەڵ ڕاوێژکاری وەزیری تەندروستی گفتوگۆی زیاترەکەین.
دوای زیاتر لە مانگێک مانگرتنیان لە کارەکانیاندا ئەمڕۆ ژمارەیەک لە پزیشکانی دەرەوەی شاری هەولێر و سلێمانی بەهۆی خراپی خزمەتگوزاری تەندروستی لە بنکە تەندروستیەکانیاندا خۆپیشاندانێکیان لەبەردەم تەلاری پارلەمانی کوردستان ئەنجامدا. پزیشکان بۆ کەناڵی ڕێگا باسییان لەوە کرد بەهۆی نەبوونی دەرمان لە نەخۆشخانەکانیان ڕۆژانە دووچاری چەندین گرفت ئەبنەوە، چەندین نەخۆش بەدەستی بەتاڵ لە نەخۆشخانەکانیان ئەگەڕێنەوە ماڵ بەبێ ئەوەی ئەم نەخۆشانە هیچ چارەسەرێکیان دەست بکەوێت لەم نەخۆشخانانە. پزیشکان ئاماژەیان بەوە کرد کە چەندین جار لایەنی سەروی خۆیان ئاگادار کردوتەوە لەم کێشانە، بەڵام هیچ گۆڕانکاریەک بەدی نەکراوە، کێشەکان هەروەک خۆی ماوەتەوە. پزیشکانی خۆپیشاندەر داواکار بوون لە پەرلەمانی کوردستان کە بەدەنگ ئەم کێشەیانەوە بێت و چارەسەری ئەم گرفتەیان بۆ بکات کە هاوڵاتیان و پزیشکان بەدەستیەوە دەناڵێنن. چاوێمە پزیشکانی پلەبەندی پارێزگای سلێمانی و پارێزگای هەولێرین کە زیاتر لە مانگێکە مانگرتنمان لە دەوام ڕاگەیاندووە بەهۆی بوونی چەند کێشەوە کە پێشتر چەندین جار داواکاریەکانمان کە بریتین لە ئەرک و مافی خۆمان و ئەرک و مافی نەخۆشەکان و هاوڵاتیانی شارەکە پێشکەش بەلایەنی پەیوەندیدار و بەرپرسان کردووە و چەندین کۆبوونەوەمان لەگەڵ ئەنجام داون و چەندین جار بەڵێنمان پێدراوە کە لە ماوەیەکی نزیکدا داواکاریەکانمان جێبەجێ بکرێن، بەڵام بەداخەوە وەکو سەرجەم بەڵێن لە هەموو بارەکانی ژیانی ترا هیچ داواکاریەکمان تا ئێستا ناتوێتە جێبەجێکردن. ئێمە کە لەو شوێنانە دەوامی تیاکەین ڕۆژانە 300 تا 400 نەخۆش دەبینین کە بەداخەوە هیچ خزمەت گوزاریەک نییە پێشکەشی نەخۆشەکەمی بکەم کە دێت دوای 3 ساعات سڵە دێتن من لە نەخۆشخانەکەم لە ئەمۆکسیل و پاراسۆلێک زیاتر نابینم کە نەخۆشیش دێتن عیلاجی هەر ئەوەنی ئەمۆکسیل و پاراسۆ کە بەداخەوە ئەویش بەعزێجار نییە. من چی پێشکەشکەم دێت دووبارە بۆ من دەگەڕێتەوە دەڵێ دکتۆرە عیلازە نەبوو ئێمە چی بکەم خۆجلی بەرگەکەی خۆمی نادەمێ عیلاج نەبوو ناچارم بڵێم کاکە بڕۆ لە دەرەوە بکڕە کە لە دەرەوە دەکڕی لەوانەیە ئەسڵن لە عیادەیەکی لا کۆڵان دەکرێتن عیلاجەک هەر ئەوە نەبی کە دایتیان ئەوەی کە بۆم نووسی و لەوانەیە عیلاجەکەی بەغەڵەت دەدەنێ. ئێمە ئێستا ئەم خۆ پێشانانە کە کردومانە بەڕاستی ماوەی تقریبان ساڵ و نیوە بۆ 2 ساڵە ئێمە مجموعە داواکاریمان هەیە کە ئەڵێن بەڕاستی چاکرێ بۆی حاڵەتی پزیشک باشتر بێ بتوانێت خزمەتێ بگەێنێ بە مجموعە نەخۆش کە ئێم بۆ لای لەو بنکانەکەەوەی داوامی تیاکەین. ئێمە ئەم داواکاریانە کە کردومانەوە کووتم ساڵ و نیوە کە 2 ساڵ ئێمەین بە لایەنی پەیوەندیدار کە وەزارەتە لەگەڵ لایەنەکانی تر کە دانیشتین لەگەڵیانە کە هەمووشان ئاگادارن. تا ئێستا جوابێکی وامان نەبووە بڵێن کاکە ئەو داواکاریەتان ئەوە جێبەجێکرا. ئێمە وەکو دکتۆرێک زۆر بەمان ئەتوانم بڵێم لە 195مان لە بنکەکانە دانیشی دەوامەکەی نەخۆشە بینی من لە ڕۆژێکا تقریبا 200 بۆ 300 نەخۆش ئەبینم هەو 300 نەخۆشە کە ئەیبینم عیلاجی بۆ تەمەنی 5 ساڵ خوار 5 ساڵ نیمە دوای 5 ساڵیش کە عیلاجی ئێمێ ئەبێ بۆی تەرهیم بکەم. چۆن بۆی تەرهیم بکەم؟ بۆ نمونە مناڵەکە 7 ساڵە ئەبێ پێی بڵێم نیو حەبخوا ڕوبع حەبێ بخوا بۆی لەتکە بۆی بتوێنەرەوە بیێرێ. بۆ ماوەی مانگەکە داواکارەکانمان بەرز کردەوە و پێشکەشیانمان کردیا هەتا ئێستا وەڵاممان نەبووە. ئەمە نامانەوێت ئەو سیستەمی قەیرانە ئەو زروفی قەیرانە ڕەبط بکرێت لەگەر سیستەمی تەندروستی نامانەوێت مافی نەخۆشەکانمان پێشێڵ بکرێت. داوامان کردی کە نەخۆشخانەی تابێت هەبی لە بۆ پێشمەرگەکان نەخۆشی پێشمەرگە خێزانی پێشمەرگە نەخۆشی شەهید خێزانەکانی شەهیدەکانمان هەمویان دێن دەرمانێتی ئەو حاڵە نیە لە مستەشفا و لە بنکەکان کە پێشکەشیان بکەین و بیان دێنێ کە ینی بەڕاستی بە سیستەمێکی تەندروستی تەقدیمیان بکەین. قەیرانەکانی هەرێمی کوردستان بە تەنها چینێکی دیاریکراوی لە کوردستاندا نەگرتوتەوە، بەڵکو ئەم قەیرانانە بە شێوەیەکی فراوان بڵاو بۆتەوە و کاریگەری نەرێنی لەسەر زۆربەی بەشەکاندا دروست کردووە. وەزارەتی تەندروستی یەکێکە لەم بەشانەی کە بەشی زۆری پڕشتی ئەم قەیرانەی بەرکەوتووە هاوشێوەی وەزارەتەکانی تر. بەهۆی نەمانی دەرمان لە نەخۆشخانەکانیان ژمارەیەک لە پزیشکانی هەولێر و سلێمانی لە بەردەم پەرلەمانی کوردستان ئاماژەیان بەوەدا کە ئەوان بۆ زیاتر لە 5000 وەزیری تەندروستی حکوومەتی 5 حزبەکەی کوردستانیان ئاگادار کردوتەوە کە کێشەی دەرمان لە نەخۆشخانەکانیاندا هەیە. بە گوتەی خۆیان وەزیری تەندروستی هیچ وەڵامێکی نەبووە بۆیان بۆیە داواکار بوون لە پەرلەمانی کوردستان هەرچی زووە چارەسەری دەرمانیان بۆ بکات تا وەکو چیتر نەخۆش لە نەخۆشخانەکان بەبێ دەرمان نەگەڕێتەوە ماڵی خۆی. گۆرانی بەگەیی کەناڵی ئاسمانی ڕێگا هەولێر. جارێشتر سڵاو بینەران لە بەرنامەی ئەڤڕۆ بەردەوامی لەگەڵتان لە تەوەری دووەم هەر لە پەیوەست بە قەیرانی دارایی گفتوگۆ لەبارەی کاریگەری قەیرانی دارایی لەسەر کەمبوونەوە و کوالێتی نرخی دا و دەرمان لە هەرێمی کوردستان دەکەین بە بەشداری بەڕێز دکتۆر ئارام ڕۆستەم ڕاوێژکاری وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرپەرشتیاری بەڕێوەبەرایەتی کۆنتڕۆڵکردنی دەرمان لەگەڵمان دەبێتەوە تاوتوێکردنی ئەم بابەتە. دکتۆر ئارام ئەم کاتت باش و گەڵک بخێر بیت. هەموو کاتێکت باش سپاسانەکەم. دکتۆر بۆچی ڕەوشی تەندروستی بەم شێوەیە کە پزیشکان لە راپۆرتەکە ئاماژیان پێ کرد؟ پێشەکی من دەبێت سپاسی پزیشکان بکەم
دێنە دەنگ لەسەر ئەوەی کە کەمبوونی دەرمان و یان کەمبوونی خۆزبەت گوزاری ئەمە نیشانەیەکی گرینگە کە پزیشک لە کۆمەلگا جیان نەکرێتەوە لە هەموو تاکەکانی کۆمەلگا ئەمە نیشانەی دڵسۆزیانە یەکەم. دووەم ڕاستیەکە پێویستە هەمومان بیزانین کە ئێستا هەرێمی کوردستان بە قەیرانێکی دارایی سەخت دادەڕاتن. بێگومان ئەو قەیرانە داراییە کاری لە هەموو بوارەکان کردیە، بواری ئابووری، بواری کۆمەڵایەتی، هەموو بوارەکانی تر، بواری تەندروستی تا ڕادەیە کاری تێکردیە. بەڵام بەو شێوەیە نییە کە باسەکرێتن. حەزەکەم ئەمڕۆ لە هەرێمی کوردستان خۆپشاندانێک کارمەندانی تەندروستی لە سلێمانی کردیان بەهۆی دواکەوتنی موچەکانیان و نەدانی زیادەی کارکردن لە هەولێریش کارمەندانی تەندروستی و پزیشکەکان کردیان لەسەر خراپی کوالیتی و کەمبوونەوەی داودەرمان. پێم وایە دکتۆرە بەڕێزەکان ئەوانی کە لە هەولێر ئەو مانگرتنیان کردیە بە سوپاسەوە کە دیارە بۆ هاو هەڵوێستیان بۆ خزمەت گوزاری خەڵکو و نەخۆش بووە، بەڵام زیاتر ئەوانە بۆ ئەوە بۆ کە دەرماڵەیەکیان هەیە ئەو دەرماڵەیە ماوەکی زۆرە بۆیان کە نەبەستراوە. چەند جارێکیش هاتوونەتە لای جەنابی وەزیری تەندروستی و ئەویشە لە ڕێگەی خۆیەوە بەرزی کردێتەوە بۆ وەزارەتی دارایی و پێم وایە لەگەر بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاری کردووە. ئێستاکە لە کارکردنیشی چڕدای بۆ ئەوی بتوانێت ئەو کێشە حەل بکرێت و دڵنیاشم حەلیش دەکرێت. ئەگە ڕۆژ هەر نەبێ ئەو قەرایەن دارایی هەر بەردەوام نابێت کەواتە ئەو کێشە حەلەکرێتەوە. ئەو قەیرانی دارایی لە چ ڕوویەکەوە کاریگەی لەسەر وەزارەتی تەندروستی و خزمەت گوزاری تەندروستی داناوە؟ بێگومان کاریگایی لەسەر هەموو کایەکانی ژیان هەیە، تەندروستی یەکێکە لەوانە، بەڵام بەو شێوەیە نیە کە باسەکرێ. بۆیەنە بڕی ئەو پارەی ئەوەی پێشتر دەهات بە وەزارەتی تەندروستی، ئەوەی پێشتر دەهات بۆ کڕینی دا و دەرمان، ئەمانە هیچ گۆڕانکاری پێ داهاتوە؟ بێگومان پارە نییە ئێستاکە، پارەکە زۆر کەم بۆتەوە. من ئەگەر بمزانی بە ئەو بەرنامە هەیە ڕەنگە داتام دەهێنا پارەکەی پار و پێرار و هەم دێنە بۆی ئەو بکەین، بەڵام شتەکە مفاجئ بوو کە پێیان کە جەنابتان تەلەفۆنتان بۆ کردن، بەڵام ئەڵێم کاریگەری کردوتە سەر خزمەت گوزاری تەندروستی، بەڵام بەو شێوەیە نیە کە باسەکرێ. تا ئێستا عملیاتەکان بەردەوامە لە بەیانیان یەک عملیاتی کۆڵ کێس کە عملیاتی سەر پێ نەڕانەوەستاوە، عملیاتەکانی کە ئەوەی کە پێڕن عملیاتی کتوپڕەکان ئەوانی ئیمەرجنسی و ئەوانەی ڕانەوەستاوە، دەرمانیش هەیە لە بنکەکان بەڵام کەمتر بۆتەوە. شتێکێ کاکیواجیان حەزەکەم بزانی لیستەکەی پێڵن ئیسێنشیال درەگ لیست، یعنی لیستی دەرمانی ئەساسی، ئەوە لە زۆربەی لە بنکەکانە هەیە، بەڵام شتێکە بەڕوویەکی کە ڕەنجی داوەتەوە. چۆنە؟ جاران خەڵکێک هەبوو باری دارایی باشتر بوو پێش ئەوە ڕەنگە ڕووی لە کەرتی تایبەتەکان دەکرد لە کلینیکە تایبەتەکانەکرد. ئێستا کە ئەوەی کە بۆ ناڕخسێ وەکو جاران ڕوو لە کەرتی گشتێکە. ئێستا ژماری ئەو نەخۆشخانێک کە سەردانی نەخۆشخانە گشتەکانەکەن زۆر زیاتر بۆ لە جاران، بۆیە ئەو ئەزمەت یەکێک لە دکتۆرەکان وتی ئەوەی ئێستا نەخۆشخانەکان هەیە تەنیا دابشکردنی ئەمۆکسیلین و پاراستیمۆڵە و هەندی جار ئەوەش نییە. من دەکرێت بەدواداچوون ئەمانە بەدواداچوون هەیە، دەزانین چۆنە کاکیوە بەدواداچوون هەیە، ڕەنگە بەو شکلەوانە بێت تەنیا ئەمۆکسیل و پاراستۆڵ بخۆ. ئەمۆکسیل و پاراستۆڵیش ئەوش ئەنتیبایۆتیک و ئەنەرجەسیکە، یعنی هەم دژە بەکتریایە هەم دژە ئازارە. خۆ زۆربەی نەخۆشەکانی ئەوەیە، بەڵام شتی کەش زۆر هەیە، بەڵام حەز ناکەم بەو شێوەیە ڕەنگاوانە لە حاڵەتێکا وایان دوو بێتن لە دەربڕینی خەمێکی خۆیان و ئەو قسەیان کردوێ. نەکۆ من ئێستاکە هەلو بەرنامە تەواو بوون دەچینە ئەو بنکانەی کە ئێستا خەفەرن و بزانێت چەند دەرمانی لێیە. بەڵێ زۆر باشە دەکرێت ئەمە پەیامنێرەمان بەیانی بەدواداچوون بۆ مەسئولم لە قسەی خۆشم بزانێت جەنابتەوە بۆ ڕەوشی دا و دەرمان. پێشتر کلینیکەکانی دانی ئێواران دەکرایەوە کە بەشێک لە پارەکەی بەشێک لە دا و دەرمانەکەی وەزارەتی تەندروستی دابینی دەکرد. ئەمانە ماون تەمەشا ئەوە کلینیکی ڕایشکاری هەبوو. ئەو کلینی ڕایشکاریە بەڕاستی خزمەتێکی باش بوو بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان. دکتۆرەکە بە پارەیەکی کەم تەنها بە نرخی 3000 دینار، ئەین دکتۆرێکی پسپۆڕی هەر بوارێک لە بوارەکانی تەندروستی تو پزیشکی بە 3000 نەخۆشی دەبینی و ئەو فەحسانێک کە دەکرا بە نرخێکی کەم بوون و ئەو دەرمانێ بۆ نەخۆشەکە دەنووسرا لە 150 نەخۆشەکە دەیدا ئەویتکە حکومە دەیدا، بەڵام لەگە ئەو قەریانداریە ئەو دامی پارە نەما، ئەو پاڵپشتەی ئەو دەرمانە نەما، ئەوە ئێستا نەماوە. بەڵام کلینە ڕایشکارەکان هەر بەردەوامە، بەڵام ئەو دەرمانەکان بەرز بووتەوە وەکو جارانی پێشووە. ئێمە لەو کاتێکە لە پارەوە هەندێک ئاسانکاریمان کرد بۆ نەخۆش، هەندێک هاوکاریمان کە نەخۆشمان کرد. بۆ وێنە
دعمکردنی کە دەرمان بوو من خۆم شخصی لەگە ڕێدانە بوو من لەگە ڕێدانە بووم نرخی دەرمان دعم بکرێ من لەگە ڕێی ئەوە دابووم کری دکتۆرەکە کەم بکرێتەوە نرخی فاسەکان کەم کرێتەوە نەکرێ دەرمانەکە بۆی هاوڵاتی کەمتر دەرمان بەکاربێنێ بەڵام ئەو شتەکرا لە نەخۆشخانەکان لە هەرێمی کوردستان ئێستا بۆ نمونە کە ئەوەی چەند جار پەیوەندی بێمەکراوە نەخۆشێک دەکرێت دەچی تیشکێکی دەگری ئەشعەیەکی جۆرە و جۆرەکان نەگری یعنی سرەی 2 مانگ و 3 مانگ و 4 مانگ و ئەمانەیە بۆ دانرێن پێشتر بۆ نمونە نەخۆشخانەی ڕزگاری دانی ئێواران ئەشعەی ڕەنندەگیرە بە بڕەپارەیەکی کەمتر ئێستا ئەمەش نەماوە ئێوە ئاگادارێم چێشانە دەزانین چۆنە برای بەڕێزم دوو جۆرە نەخۆشی هەیە نەخۆشیشان پێڵێن نەخۆشی ئێستا و هەنووکەی و کتۆپەر نەخۆشیشان پێ دەرێن نەخۆشی سارد هیچ ئەشتیشێک لە سیتیسکان ئەوی کە تەنورەکە پێڵێن لە ئێمارای ئەویشە تەنوری پێڵێن لەوانەیە کە پێویستن بۆ نەخۆشی کتۆپەر یەکسەر دەگیرێ لە سعاتێک نیو سعاتیاتر نابێ زیاتر بێ بگیرێ بەڵام نەخۆشی سارتەیە کۆڵکێسەیە ئەگەر نەشیگری هیچ کێشە نییە حەزەکەم زانیە ئەو سڕێک کە ئێستا لێ دوکانە 3 مانگ و 4 مانگە لە بەریتانیا 6 مانگە 8 مانگە لە فەڕەنسا هەروەتر ئەوە نظامێکی سیستەمێکی پزیشکیە بەڵام لەگەڵ ئەوەشتا ئێمە ئێستا حەزەکەم باسی ئەوت بۆ بکەم ئێستا دەمانەوە سیستەمی تەندروستی لە کوردستان بگۆڕین کەرتی تایبەت و کەرتی گشتی لەک زیاکەینەوە بۆ ئەوە کە بەرنامەمان داناوە و لەگە وڵاتێکی هاوسەی خۆمان کە وڵاتی ئوردەنە ژمارە دانیشتوانیان بودجەیان عادات و تەقالیان لە خۆمان نزیکە کارمان کردو بۆی بتوانین سیستەمی تەندروستی کەرتی گشتی و تایبەت زیاب بکەینەوە بیمەی تەندروستی دابنینەوە ئەگە کەسێک نەخۆش بیتن پێویست ناکە 2 میلیۆن دینار 3 میلیۆن دیناری لە ماڵەوە بێ بۆ بچی عملیاتێکی پێ بکە بۆی بتوانێت لەسەر لەسەر بیمەی تەندروستی عملیات بکرێت ئەم مەسلەی بیمەی دابینکردنی بیمەی تەندروستی بە کوێگەیش دەمێکە لە وەزارەتی تەندروستی لە پەرلەمان باسی ئەکرێ هیچ شتێک گەڵاڵە کراوە هیچ یاسایەک شتێک ئامادەکراوە بەڵێ ئەو پرۆژە ئامادەکراوە پرۆژەکەەوە لە پەرلەمانی چاوەڕێ دەکەین کە باسی بکرێت و بیخەنە بنەمای ئەو سیستەمە چییە یعنی حکوومەت بەشداری دەکات نەخۆش بەشداری دەکات چۆن ئێوە تەمینی سەحی دابینەکەن بیمەی تەندروستی ئەوەیە کە هەموو هاوڵاتیەک ماگانە پارەیەکی بڕەپارەیەکی کەمی لێ دەجێدێتەوە ئەوەی موچەخۆرە ئەوە دەکرێت دعم بکرێ ئەوە بەهۆی دعم هەیە یان بەهۆی توانی خۆی هاوبەشی بکە مەسەن خەڵک توانە هەیە دەوڵەمەندە خۆی هاوبەشێکە وەکو موچەخۆرەکە خەڵکیشی بێتوانەش ئەوە دعم دەکرێت لە محاڵەتێکە بێنە سەر قسە لەسەر کوالیتیدا و دەرمان قسە لەسەر هاتنی دەرمان دەکرێت لە دەرەوەی سوورەکان تێگەیشتنی زۆرەکرێ ئێستا بە تێگەیشتنی ئێوە لە ماوەی ڕابردوو کوالیتیدا و دەرمان پرسیاری گەورەی لەسەر بوو ئێستا ڕەوشی کوالیتی چۆنە بڵێ بەداخەوە لەگە ڕێزم بۆ هەموو ڕاگەیاندنەکان بەڵام هەندێک ڕاگەیاندن هەنە پیانێنە ڕاگەیانی چاواشە ئەوە بەستیانوێت چاواشەی خەڵک بکەن خۆمان کەسایەتی کورد بڕوخێنن ئینسانی کورد بڕوخێنن ئەو تەجروبەمان بە تەجروبەی کەم تەمەشا بکەن مەبەست لە پرسیارەکەی من بوو نانە بۆ هەموو ڕاگەیانەکان تۆ کە دەڵێ ژای کێشەیەکی زۆری لەسەر بێگومان لە ڕادەکان هەندێک شتکرا دەنگداوەوە هەندێک شت تۆ پێڵێ من هەموو بینەرانی خەڵکی کوردستان دڵنیا دەکەمەوە خۆشەویستان ئاگادار دڵنیان دەکەمەوە کە ڕەوشی دەرمان لە کوردستان ڕەوشێکی باشە ناڵێم زۆر باشە بەڵام پێشکەوتنی زۆری بخۆی و دینەوە دڵنیا دەکەم کە ئەو دەرمانێک کە ئێستا لە بازار هەیە ئەو دەرمانە دەتوانین بەکاری بێنن و لە ١٠٠ ئەو دەرمانی ساختە نییە و دەرمانی باشە و دەتوان سوودی لێ ببینین. ئێوە تا چەند کۆنتترۆلی سنوورەکان تا کردووە هاتنی دەرمان لە دەرەوەی سنوورەکان هەندێک کارگەی دروستکردنی دا و دەرمانە ناوەخۆ هەیە هیچ ئیزرعاتی کراوە لەسەر ئەو کە ئەوانەی کە سەرپێچی ڕێنماییەکانی ئەوە دەکەن بەڵێ تاوان دەرمان هەر دەرمانەکە دێتە کوردستان دەبی ئەو دەرمانە یەکەم جار ئەپروف کرابی یعنی پسند کرابی لەلایەن دەستەی باڵای پسندکردنی دەرمانی لە هەرێمی کوردستان دوایش بە ڕێگەی قانونی خۆی دێت لە کواڵتی کۆنتترۆلەوە ئەوە دێتە ژوورەوە و هەموو دەرمانەکان نمونیان لێوەرەگیرێ پار و پێرا لە مختبەرەکانی دەرەوە لەگە ئوردن لەگە بەریتانیا گرێبەست کرابوو لە ڕێگەی کۆمپانیایەک و فەحز دەکرا ئێستا لە ڕێگەی مختبەرەکانی خۆمان بە کادیری خۆمان ئەو دەرمانانە فەحز دەکەین کە دوای کۆ فەحسی لەکەین ئەمە لەزگەیەکیان لێدەن ستیکەرێکی لێن پێدەن ئەو دەرمانە دەرچووە کە ئەو هەر دەرمانێک کە ئەو ستیکەرێ پێوە بوو معنای دەرمانێکی باشە بۆیە لێروکانم داوا لە هەموو هاوڵاتیانەکەم کە لە دەرماخانەکان دەرمان دەکڕن داوا بکەن ئەو دەرمانە بکڕن کە ستیکەری پێوەیە هەر لە میانەی چاکردنی با بڵێن جۆری خزمەتگوزاری تەندروستی قسە لەسەر داخستنی چەند
نۆرینگیەک دەکرا قسە لەسەر هەندێوانی لا کۆڕانەکان دەکات ئەمانە بە کوێگەیشت بۆچی جێبەجێ نەکرا؟ یەکەم لە ڕووی کە دەرمانەوە چەندە کۆمپانیەکە داخراون خراونتە لیستی ڕەشەوە ئەوانەی کە دەرمانی هێناوە چەندە کۆگای دەرمان داخراوە چەند کۆمپانیاتە لەم ساڵ باڵێن سزا داوە وڵا سزا زۆرە ینی سزایەکە ڕەنگە ئەمانەکانتانی ئەلان کردووە بۆ ڕاگەاندنەکان ئێمە ئێمە ئەلان ناکەین بۆ ڕاگەاندنەکان ئێمە ئەوەینە بەز ئێمە لای خۆمان دایەخێن و ڕاگەاندنەوە ناکرێتن بۆچی یعنی ئەمە باشتر نییە بەوەی ئەمە پێم یاسایەکان پێیان وایە کە ناکرێت و ناوی ئەلام بکەی بەڵام ئێمە لای خۆمان دایان دەخێن و ناتوانانی ئیش بکەن و ناوەکانیشمان هەیە بۆ دەتوانانی بێ ئەگە بەیانی سەردانی وەزارەت بکەی من پێ دەڵێم چەندەوە داخراوە و چەند کە دەرمانخانە داخراوە چەند کلینیکی پزیشکانیش داخراوە کزیی پزیشکان چەند کلینیکی پزیشکانی ددانیش داخراوە بەنسبەت عیادە لا کۆڵانەکانەوە ئێستا ژمارەیەکی زۆر عیادەی لا کۆڵان ئەوانەیە کە لە ڕێگەی کارمەندی تەندروستیەوە بەڕێوە دەبرێن هەیە ئەوە پێویستان بەڕێخستنەوە هەیە ئێستامە ڕێککەوتن کەویشتە سیغەیەک بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران و جەنابی وەزیری تەندروستی و سندیکای کارمەندانی تەندروستی لەگە سندیکای کە دەرمانسازان گەیشتە سێغەیەک ئەوانە بتوان بەپێی ئەو یاسایی کە لە ئەو ڕێنمایە کە لە ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕێگەی داوە 18 جۆ دەرمان بفرۆشێ ئەوانە جێبەجێ بکەین ئێستا وارەوە خەریکی ئەو شتێنیاو بکرێتن چکو ئەوانیش بەڵێمان لەبێت نەچێ ئەوانیش ئیشی خۆیان کردووە باس لە جیاکردنەوەی کەرتی گشتی و کەرتی تایبەت کرد هەندێ با بڵێن لە هەندێ زانیاریەکان ئاماژە بۆ دەکرێت کە کەرتی گشتی لە هەرێمی کوردستانە لە خزمەتی کەرتی تایبەتە هەندێک شوێنەیە دەوترێت کە فەرمانبەری وەزارەتی تەندروستی و فەرمانبەری حکوومەتە لە کەرتی تایبەت کار دەکات ئەمانە تا چەند بە دوواداچووی بۆ ئەمە ڕاستە بۆیش دەمانەوێت ئەو تێکەڵێ جا بکەینەوە کەرتی گشتی بێ کارمەندی تەندروستی پزیشک بتوانێت لە بەیانی ساعت 8 تا ساعت 5 ئەوە لە داوامی خۆی بکاتن و بۆی نەبێ بە هیچ شێوەیەک لە شوێنە تایبەتەکان ئیش بکاتن پێتان وانە مەسلەی نەبوونی هاوسەنجی دروستکردنی هاوسەنجی لە مابینی کەرتی گشتی و کەرتی تایبەت دەوترێ خزمەتگوزاری لە کەرتی گشتی لە ئاستێکی نزمدا لە کەرتی تایبەت هەرچەندە بەڵام تۆزێک بەرزتر بێ بەڵام بە نرخێکی زۆر بەرزتر هەیە ئەمە وای کردو لە هەرێمی کوردستانە دیوارێک دروست بووە ئەوەی کە دەوڵەمەندە و وەزعی باشە لە کەرتی تایبەت چارەسەری و خزمەتگوزاری تەندروستی وەردەگری خەرچی عامیش لە کەرتی گشتی نەخێر من بە پێچوانێ ئەوە بیرەکەمەوە ڕاستێکەش بە پێچوانەی ئەو کڕایەکە جەناب کەرتی گشتی تا ئێستاش زۆر لە پێش کەرتی تایبەتەوەیە لە پێشکەتی تایبەتەوەیە زۆر خزمەتگوزاری هەیە ئێستا کە لە کەرتی گشتی هەیە بەڵام لە کەرتی تایبەت نییە بەڵام خەڵکانێکە بوو باری ئابوووریان لەو ماوەی پێشوو باش بوو پێ خۆش بۆ حەز دەکرد لە کەرتی تایبەت بستە ئەوێندرێکە هەم وەکو ئەوەی کە ڕەنگە هاتوو چووکردنەکە ئاسانتر بێ بۆ هۆی زۆر هۆکاری کۆمەڵایەتیشی لە پشتەوەیە ینی خەڵکێک بێ لە خستەخانەیەکی نەخۆشخانێکی تایبەت کار بکات ینی عملیات ئەگەر ناپێتان وایە ڕەوشی با بڵێن کوالیتی چارەسەری خزمەتگوزاری کەرتی گشتی هیچ جیاوازیی نیە لەگە کەرتی تایبەت بەڵکو بەرزتریشە بەرزترە بەڵام لە ئاسی تموحاتی ئێمەدانی هێشتان لە کەرتی تایبەت یعنی ئەم باردۆخی ئێستا و تەنانەت پێشتریش ناڕزایەتی زۆر لە لای نەخۆشەوەی لەسەر مەسلەی بەرزی نرخی چارەسەریەکان بەرزی نرخی نەشتەرگەریەکان وەزارەتی تەندروستی چۆن چاودێری مەسەلە باش بوو باسی ئەمەت کرد ئێستامە لیژنەیەک پێکاتوە ئەو لیژنەی دراستەتی هەموو نەخۆشخانەکانی کردووە و بە نرخەکان داهاتێتەوە عملیاتەکان دابشکران بۆ عملیاتی ئەوی کە لەژێر بەنزی گشتی ئاکرێ بە عملیاتی بچووک عملیاتی ناوەند عملیاتی گەورە عملیاتی سەر و گەورە عملیاتی تایبەت بۆ 5 ئەوە بەشکراوە هەرێکە و سعری خۆمان بۆ داناوەەوە بەڵام هێشتا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە یەک دوو نەخۆشخانە هێشتان تێبینان هەیە لەسەرەوەی مەش لە مفاوەزادانێ لەگەڵیان بۆ ناکرێت چۆن نەخۆشخانێت تایبەتەکانیشی خۆمانی خەڵکی کوردستانە ینی چۆن تەماشای خەسخانە حکومی دەکەن دەبێ ئەوش تەماشای خەسخانی تایبەتیش بکەین سیستەمی تەندروستی جەوهرەکەی بریتە لە ینی سنتەری مەسەلەکە بریتە لە نەخۆش و خزمەتی نەخۆش بکات هەندێک جار دەوترێت ئەمە هەندێک جار پێچەوانە بۆ تۆ یان هەندێک جار بە زۆری شتر مامەڵی لەگەڵ دەکرێت تەنانەت مەسەلەی پەیوەندی نێوان نەخۆش و پەیوەندی نێوان دکتۆر کۆمەڵێک پرسیاری لەسەر ئەمە تا چەند ئەرچی داهاتی وەزارەتی تەندروستی و لانە پەیوەنددارەکانە پێداچوون بۆ مەسلەی بکەن بەڵام ئەمە دووە پرسیارە و کاتم تەواو بۆ لە ماوەیەکی کورتە بەسەر چاو بێگومان قسەکەی کە جەناب دەکەی ڕاستە ئێمە ئێستا کا لەسەوە دەکەن بیکەینە یعنی وەزارەتی کە تەنووسی بیتە وەزارەتی تەنووسی نەخۆش نەکی دکتۆر نەکی کاربەنەگەری کەسی تکە
هەر بۆیش ئەو گۆڕانکاریە دەکەن ئەو سیستەمێکە لە کوردستان هەبوو سیستەمەشی زۆر کۆنە سیستەمێکی بەریتانی ساڵەکانی 21 بۆیە ئێستاکە ئەو هەنگاوانەمان ناوەکە بتوانین سیستەمی تەندروستی بگۆڕین بەتەکید و زۆر گەشتبینیشم کە دەتوانین ئەو سیستەمە بگۆڕین و وەزارەتی کە تەندروستی بە تەواوەتی بیتە سەرەتایی وەکو خۆت گوتنی کە نەخۆش بی بۆ خزمەتگوزاری نەخۆش بیتە. بەڕێز دکتۆر ئارام ڕۆستەم ڕاوێژکاری وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرپەرشتیاری بەڕێوەبەرایەتی کۆنتڕۆڵکردنی دەرمان گەلک سوپاس بۆ ئامادەبوون لە بەرنامەی ئەڤڕۆ سەرڕای سەرقالبوونت بەڕێزان هاتینە کۆتاییێنان بە مەڵقەی بەرنامەی ئەڤڕۆ هیوادارین کەرتی خزمەتگوزاری تەندروستی بتوانێت خزمەتی زیاتری نەخۆش بکەوە بتوانێت کەرتێک بێ نەخۆش سنتەری بێ و پێش ئەوەی خەڵک مامەڵە لەگەڵ نەخۆش بکە هەوڵ بدە ژینگەیەک دروست بکاتن بۆی خەڵک نەخۆش نەکەوێت تاڵکەیشی تری بەرنامەی ئەڤڕۆ گفتوگۆکردن لەسەر بابەتیشی تری پەیوەندیدار لە ژیانی جڤاچی لە بەیانی پێتان دەگەینەوە تەندروستیی ساغ بۆ هەملایەک.